الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين وعلى آله وصحبه ومن دعا بدعوته واهتدى بهديه إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله. برزان خوشحان لتفسير سورة الليل بخزمتان بقمو بس رزامندي خواهي قول وهوادان اوي آزيش سودي لور بقرن إن شاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. والليل إذا يغشى والنهار إذا تجلى وما خلق الذكر والأنثى إن سعيكم لشتى. بل خوشويستان أو سورتش وكو معلومة سورتي مكية يتل سرت هذا خواهي قول سبحانه وتعالى بسي قسم دس بيدكاتا خواهي قول سبحانه وتعالى لسرت هذا سوين بشو دخوا والليل إذا يغشى ديار واوي قسمة كوات قسم بشو كاتي كوا بتاريكا يكي داد بوشي والنهار إذا تجلى وقسم بروش كاتي كوا روج روناق دكاتوا كاتي كوا روج روناق دكاتوا تلير ديار شو روج وكليرو لسندين زي قايد كخواي قول سبحانه وتعالى سوين دي بيد خوا دیارە خی گەورە سوێند بە مەخلوقاتی خۆی دەخوا کە بەڵگە و دەلیلە لەسەر عەزەمەتی خۆی سبحانه وتعالى و بەڵگەیە لەسەرەوەی ئەو خودایە سبحانه وتعالى کە ئەو زەویە و هەموو مەخلوقاتی کاتێکەوە لەسەر خەڵق کردیە ئەو جا خی گەورە بەڕێوەی دەبا و مدەبیریشە لەبەرەوەی دیارە شەو و ڕۆژ لە نەتیجەی حرەکەی ڕۆژە کاتێکەوە بە دەوری خۆیدا دەسڕێتەوە لە بەرامبەر ڕۆژدا کە لە نەتیجەدا شەو ڕۆژی لێ بە پاش دەکەویتن کە بەڵگەیە لەسەر عەزەمەتی پەروەردگار بەڵگەیە لەسەر مدەبیری پەروەردگار سبحانه وتعالى وما خلق الذكر والأنثى وهروها دروستکردنی خەلقکردنی نێر و مێ هەم لە ئینسان هەم لە نەبات هەم لە گیان لەبەر لە هەموو شتێک وەکو خی گەورە سبحانه وتعالى دەفەرمی وفي كل شيء سبحان الله ئیتر خی گەورە سبحانه وتعالى لە هەموو شتێک زەوجەینی خەلق کردیە لە هەموو شتێک زەوجەینی خەلق کردیە لعلكم تذكرون. جا لێرەدا وما خلق الذكر والأنثى زانان دەفەرمون مایەکە یان بە معنای مەزدەری دێ لێرە کەواتەوە خی گەورە سوێن دەخوا بە دروستکردنی نێرە و مێیە و یاخود بە شێوەیەش کە لێکدرایتەوەش ئەوەیە کەوە وما خلق الذكر والأنثى بمعنى الذي واتا قسم بوزاتي كوانير ومي خلق كرديا كواتا قسم بذاتي خوا سبحانه وتعالى كاتي كوانير ومي خلق كرديا ومن كل شيء خلقنا زوجين لعلكم تذكرون كواتا خواي جورا أو سوين دادا خواتا كتمشادك الليل والنهار دوشتي دجبيكن وهروها الذكر والأنثى دوشتي تواوكري يكترين أوزا المقسم به إن سعيكم لشتى كواتا لا أوي كوا سوين دي بيدخوا أوي كوا خواي قول سبحانه وتعالى فرمي السعي هولدان تيكوشانينغو أي بني آدم لشتى وتجاوازا دیارە جیاوازی هەیە لە نێوان هەوڵ و تەقەلا و تێکۆشانی کەسانێکی ئیماندار لەگەڵ هەوڵ و تێکۆشان و کارکردنی کەسانێکی بێباوەڕ و لەو نێوانەشدا دیارە هەر جیاوازی هەیە هەتا ئیماندارانیش لە یەک دەرەجەی ئیمان نین ئیتر بەو شێوەیە جیاوازی لە نێوان کردەوەکان هەیە و هەتا وەکو لە کردەوەی تاکە کەسێکیشدا لە هەموو ژیانیدا غەیری پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام کەوە عسمەتیان پێبەخشرا معسوومن لە گوناه ئەوانی دیکە هەتا لە ئیماندارانیش دەبینی جیاوازی لە نێوان کردەوەکانی هەیە بۆی کەوا کردەوەی چاچیش دەکا و هەروەها جاری واشەیە بە دافعی نەفسی ئەمارە بالسوء و هەروە بە تەزیین و ڕازاندنەوەی شەیطان تووشی ئیشی خراپ و هەڵە و ناڕێکیش دێ. ئیتر خی گەورە سوبحانە وتعالە بەو سێشتە سوێندی خوارد لەسەر ئەوەی کەوا کار و کردەوەکانمان زۆر زۆر لە یەکتری جیاوازن إن سعيكم لشتى کە بەڵگەیە لەسەر ئەوەی کە خی گەورە سوبحانە وتعالە ئینسانەکانی خەڵق کردیە بەو ئیستعداداتانەی کە پێیانی بەخشیە کە توانای کارکردنی چاچی هەیە و هەروەها توانای کارکردنی خراپەشی هەیە ئیتر لەسەر ئەو ئێستعداد و لەسەر ئەو ئیمکانیەتەی کەوا پێی بەخشیە خی گەورە تەکلیفی لێ کردی و لەسەر ئەوەشە پاداشت و سزای دەداتەوە.
فأما أو زلير داوك التفصيل كردنيك بويكوا إن سعيكم لشتى خواهي تفصيلي بيداداتا فأما من أعطى واتقى كواتا هركسيك لواني كوا لبني آدم كوا كارو كردوا كانيان ليك جياوازا كسيك كوا ببخشي من أعطى واتقى وهروها خوي باريزي لترسي خواهي قورة سبحانه وتعالى زلير دا أعطى دياري كم شد كوا اعطای پێ بکرێتن بەخشینی ماڵە لە پێناوی خوای گەورە سبحانه وتعالى وهروەوە کۆندێک لە زانان کە دەفەرمون ئەعتا بە لەفزێکی عام هاتیە کەواتە ئەوەی کە پێویستە بیبەخشی دەیبەخشی لەو ماڵەی کە هەیتی دەیبەخشی لە پێناوی خوای گەورە لەو جاه و مەکانەتەی کە هەیتی لە پێناوی خوای گەورە کاری پێدەکا و سوود بە کەسانێک دەگەینیتن و هەروە لەو علم و زانستە شەرعیەی کە هەیتی ئەینی دەیگەینیتە خەڵکی و دەیبەخشی لە پێناوی ڕەزامەندی خوای گەورە سبحانه وتعالى واتقى کەواتە کاتێکە دەبەخشی و هەروە تەقواشی هەیە خۆی دەپارێزی لە ترسی خوای گەورە لە هەموو شتێکەوە محەڕەماتە ئیتر کەسێکەوە ئیعتا بکە ببەخشی و هەروە تەقواشی هەبی خۆی بپارێزی لە گوناه و تاوان وصدق بالحسنى وأو إعطاءشي وهروها أو تقوايشي خو باراس نشي لقناه تاوان هموي لسر أو أساس بك وصدق بالحسنى كواتبروايه نابتن بالحسنى الحسناش ديارة بريتيلا قول الله وقول رسوله صلى الله عليه وسلم كواتا بروايه نابتن بفرمودي خواي جورك قرآن بيروزا وبروايه نابي فرمودكان بيغمبر صلى الله عليه وسلم كأويشيان وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى كواتا أوكس لسر أساس إيمان إعطابك وببخشي لسر أساس إيمان وخوي لقناه تاوان بباريزيتن أو أوكس وكو خواي جورد فرملا نتيجة دا فسنيسره لليسرى كواتا وببيقمان خواهي قد دفن ببيقمان يارمتي دين لبو الرقاي آسان لبو آسان كاري فسنيسره لليسرى ديار السينك كليدا فسنيسره لبو التحقيق كواتا بتحقيق كسيك ببيقمان كسيك كوا ببخشي وتقواي هبي وبرواي بك بفرمودي خوا وبيغمبري خوا هبي صلى الله عليه وسلم او اخواي قد فرمي آسان كاري لو دكين لو ريغاي آسان لبو ريغاي آسان ديارا لليسرى كريغاي آسان بمطلقي هاتي لويا كوزانان دفرمون في أموره كلها في أمور دينه ودنياه كواتا لهمو كارو كردوكاني آسان كهداياتي الدينو ڕێنمویی دەکەین و ئاسانکاری لۆ دەکەین لە بۆ ڕێگای ئاسان هەم لە ئوموری دینی هەم لە ئوموری دنیای خوای گەورە سوبحانەهو وتعالە بەو شێوەیە لە قەدەر بەخشین و لە قەدەر تەقوای هەر بەندەیەک لە قەدەر ئیمانەکەی بە حوسنا کە گوتمان ئیمانە بە قورئان و بە سوننە ئەوە خوای گەورە ئاسانکاری لۆ دەکا لە هەموو ژیانیدا لە کاروباری دینی وهروە لە کاروباری دنیایەکەشیدا خوای گەورە سوبحانەهو وتعالە ئاسانکاری لۆ دەکا وەکو لە سوورەتی الطەلاقیشدا دەفەرمی ومن يتق الله يجعل له من أمره يسرا كواتا لقدر تقوى لقدر خو باراستن لا ترسي خواي جورا سبحانه وتعالى أو خواي جورا لهمو أمور كاني خواي جورا يسر آسان كاري تيدادك لا برامبرج دا وأما من بخل واستغنى بلام كسيكوا لا برامبر أو كسيكوا يعطي أو يعني يبخل أو يعني بخيلي بيدكا بو مالي كهيتي بخيلي بيدكا بو علمي كهيتي بخيلي بيدكا بو جاه مكانتي كهيتي ناي بخشي لبيناي خواي قولا واستغنى واتبينيازي خوي نشان دا لخواي قولا سبحانه وتعالى واتنخوي دا باريزي لتاوان لترسي خواي قولا و بمنتي وبنيازي خوشي نشان دا وكأنما بو مالي كهيتي كبخيلي بيدكا وناي بخشي ياخد بو علمي كهيتي وبخيلي بيدكا ياخد بو مكانتي كهيتي وبخيلي بيدكا استغناج دكا واتا إيشي بخواي قولنا ما والعياذ بالله بنيازي خوي نشان داتن وكذب بالحسنى كواتا حسناي بدروزاني كواتا قولي خواي قولا سبحانه وتعالى وقولي بيغمبري صلى الله عليه وسلم بدروزاني وباوري بينكر أولا برامبر دا فسنيسره للعسرى وخواي قولا سبحانه وتعالى دا فرميتن أويشيان آسانكاري لو دكين بلام لو چين داري للعسرى
لە بۆ ڕێگای سەخت ئاسانکاری لۆ دەکەین واتە ڕێی نیشان دەین لە بۆ ڕێگای سەخت لە بۆ زەحمەتکاری. ئیتر بەو شێوەیە تەماشا دەکەی کەسێکەوە وەکو خوای گەورەدا وەسفی کرد کە بخلی تێدا ئیستغنای تێدا و هەروە تەکذیبی ئاەتەکانی خوای گەورە تێدا ئەوە خوای گەورە کارەکانی لە بۆ زەحمەت دەکات معیشەتی لە بۆ زەحمەت دەکاتن. لێرەدا لەوانەیە پرسیارێک بێتە پێش باشە کەسانێکەوە بێباوەڕن تەماشا دەکەی کاروباریان ظاهیرەن لە ئەموری دنیادا زۆر ئاسانە کاروباریان تەماشا دەکەی هەمووی لە بۆ مویەسەر بووە و خۆشیەکانی ژیانی دنیایان هەم پێبەخشرادی کو تێی بگەین لە ژێر سای ئەو ئاەتەی خوای گەورە سوبحانەهو وتەعالە. لێردا دیارە ئەوەی کە لێرە خوای گەورە سوبحانەهو وتەعالە باس دەکات فەسەنویەسیڕه للعوسرا ئەوەیە کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە بەرەو زەحمەتی دەیبات ناو دڵ و دەروونەوە لەبەرەوەی ئەسڵی سەعادەت و ئەسڵی بەختەوەری لە ناو دڵ و دەرووندا. بەڵێ لەوانەی کە دەیانبینی کە کەسانێکی بێباوەڕن ئەوجا لەگەڵ ئەوەش خوای گەورە ئەو هەموو خۆشیی ژیانی دنیانی پێبەخشیە بەڵێ کە پێیانی بەخشیە نەبووی تەمای سەعادەت و بەختەوەریان تەماشا دەکەیت لە دڵ و دەروونەوە ئەو پەڕی خەم و خەفەت و ئەو پەڕی نائارامیە کە ئەوان تێیدا دەژیێن لێ تەماشا دەکەی وەکو زیاتر کە لە ئەوروپای ئەو شتە ڕەنگ دەداتەوە تەماشا دەکەی لە کاتێک لە جۆت لێ دەبی لەگەڵ ئەو هەموو خۆشی و ئەو هەموو میکانێتێکە هەیتیان ئەو جاوا دەکەی کەسێک خۆی ئینتحار دەکە و کۆتایی بە ژیانی دەینی و یاخود زۆربەی زۆریان تووشی خەلیقی و نەخۆشی نەفسی بووینە. ئیتر فەسەنویەسیڕه للعوسرا معنای ئەوە نییە کەوە کاروبارە ظاهریەکان ئیلا لەوانەدا خوای گەورە سوبحانەهو وتەعالە بۆی تەنگ دەکات لەوانەیە کاروباری ظاهری لە بۆی ئاسان کردبی پێشی بەخشیبی لە بەرەو دنیا هیچ قیمەتی نە لای خوای گەورە سوبحانەهو وتەعالە. بەڵام ئەو ئیطمئنان و ئەو بەختەوەری و سەعادەتە قەلبیەیکەوە هەموو ئینسانێک بەدوایدا ئەوان لە دەستیاندا و لەو پەڕی زەحمەتی و لەو پەڕی ناخۆشی و لەو پەڕی قەلقیدا دەژیان. وما يغني عنه ماله إذا تردى. ئەو کەسێکەوە بەو شێوەیە خوای گەورە سوبحانەهو وتەعالە دەفەرمی ئەو ماڵ و سەروەتەی کە هەیتی هیچ قازانجێکی پێناگەینی کاتێک کە تەڕەددا واتە کاتێکەوە تێدەچی ئەو ئینسانە کاتێکەوە تێدەچی ئەوجا بە مردنی کاتێک کە تەڕەددا و یاخود بەچوونە ناو جەهەنەمی کاتێکەوە تەڕەددا بە هیلاک دەچی شۆڕ دەکرێتەوە لە ناو قەبر و شۆڕ دەکرێتەوە لە ناو جەهەنەم خوا پەنامان بداتن. ئیتر ئەو ماڵ و سەروەتەی کە ئەو ئیستغنای پێکردبوو ئەوە هیچ بە کەلکی نایە. إن علينا للهدى. خوای گەورە سوبحانەهو وتەعالە دەفەرمیتن هیدایەتدان و ڕێنمونی کردن ئەوە لەسەر ئێمەیە. دیارە مەبەستیش لەو هیدایەتە هیدایەتی ئیرشادە لەبەرەوەی وەکو معلومە دوو هیدایەت هەیە هیدایەتی ئیرشاد و هیدایەتی تەوفیق. ئەوەی کە لێرەدا خوای گەورە باس کە بەڵێ خوای گەورە دەفەرمی هیدایەتدان و ڕێنمونی کردن بە مانای ڕێنیشاندان و ئیرشاد ئەوە خوای گەورە لە بۆ هەمووان ڕوونی کردیتەوە بەناردنی پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسەلام و لە دوای پێغەمبەرانیش ئەتباعی پێغەمبەران کاتێکەوە بە مهمەی دەعوە و ئیرشاد هەڵدەستن ئیتر خوای گەورە ئیقامەی حوجەی لەسەر هەمووان کردێ و ڕێنمونی هەمووانی کردیە. ئەوجا دەفەرمی وئین لەنا للآخرة والأولى و هەروەها ئاخرەت و ئولا قیامەت و دنیا هەر هەمووی مڵکی خوایە سوبحانەهو وتەعالە تەسەڕوفی تێدا دەکاتن. هەر ملک مڵکی خوایە جا لێردا ئاخرەتی بە پێش دنیایە خستیە وەکو زانان دەفەرمون لەبەر دوو ئەتیباری یەکەم لە بۆ ئەوەی کەوە وەکو لە ئاەتەکان کە تاوەکو فاصلەی بینی ئاەتەکان لەگەڵ یەکتر بگونجێ ئین عەلەینا للهودى وئین لەنا للآخرة والأولى ئەوها دەگونجێ لەوەی کەوە ئولا بە پێش ئاخرەت بکەویتن کەواتە وەزنی ئاەتەکان و هەروە بە مەعنا مەعنەویەکەش لەبەرەوەی هەردووک مڵکی خوایە دنیا و قیامەت هەردووچی مڵکی خوایە بەڵام زیاتر مڵکی خوای گەورە لە ئاخرەت بەدیار دەکەویتن لەبەرەوەی لە دنیادا خوای گەورە وەکو تاقیکردنەوە هەندێک لە مڵکی خۆی بە ئینسانەکان بەخشێ و حەقی تەسەڕوفیشیانی پێدا بەڵام بە کاتێکی دیاریکرا بەڵام لە قیامەتدا خوای گەورە مڵکی لە هەموو بەندەکان وەردەگریتەوە یەک زات هەیە تەسەڕوفی تێدا بکە کەویش ئەڵڵا سوبحانەهو وتەعالە. بەڵێ خوای گەورە مڵکی خۆیتی بۆی کەوە ئیرادەی بە ئینسان بەخشێ لە دنیادا و مڵکی خۆشیتی لە قیامەتدا بۆی کەوە حساب لەگەڵ بەندەکانی دەکا. ئەوجا فەئەنذەرتوکم نارا تەلەظە. خوای گەورە سوبحانەهو وتەعالە دەفەرمی بۆی کەوە ئیقامەی حوجەی لەسەر هەمووان کردێ دەفەرمی ئەنگۆم ترسان بە ئاگرێکی بڵێسەدار واتە کە ڕۆژی قیامەتدا دێ و کەسانێکی تاوانبار کاتێکەوە دەسن بەرەو جەهەنەم هیچ کەسێک هەنجەتی نەبی بڵێ نەمزانی ئەو ئاگرێکەوە لا یەصلاها إلا الأشقى هیچ کەسێک ناستە ناوی تەنها ئەو کەسە نەبیکەوە خراپترین کەسە الأشقى کە
دیارە ئەو کەسێک کەوا زۆر شەقیە زۆر بەدبەختە ئەو کەسێکەوە دەبیتە ئەهلی جەهەنەم الذي كذب وتولى چێ ئەو کەسێکەوە زۆر بەدبەختە و چێ ئەو کەسێکەوە زۆر شەقیە لە میزانی خوای گەورە سوبحانه وتعالى ئەو کەسێکەوە كذب بالأخبار واتە خەبەرەکانی خوای گەورە ڕەت دەکاتەوە بە درۆی دەزانی و هەروەها تەوەلە پشتی لە ئەوامرەکان کردی و فەرمانەکان جێبەجێ ناکاتن وسيجنبها الأتقى و ئەو کەسێکەوە لێی دوور دەکەوتەوە ئەو کەسێکەوە لێی بە دوور دەخرێتەوە لەو ئاگرە چێیە الأتقى کەواتە ئەو کەسێکەوە لە هەموو کەسێک متقیترە ئەویان بە دوور دەخرێتەوە لەو ئاگرە الذي يؤتي ماله يتزكى ئەو کەسێکەوە ماڵەکەی خۆی دەبەخشی تاوەکو خۆی پێپاکاتەوە لە گوناه و تاوان تاوەکو خۆی پێ بڕازێنیتەوە کەواتە تەسکیەی خۆی پێ دەکاتن جا لێرەدا وسيجنبها الأتقى نافەرمی وسيجنبها التقي دیارە الأتقى لە هەموو کەسێک متقیتر ئەویان بە هیچ شێوەیەک هەر ناستە ناو جەهەنەم مەگەر ئەوە نەبی کە وەکو خوای گەورە لە سوڕەتی مەریەم باسی کردێ کە وەکو خوای گەورە دەفەرمێ منکم إلا واردها کە ئەویش بە چەند شێوەیەک زانیان لێچیان دایتەوە بەڵام الأتقى بە هیچ شێوەیەک واتە ناستە ناو جەهەنەم بەڵام تەقی کەسێکەوە متقیە لەوانەیە بستە جەهەنەم لە قەدەر تاوانەکانی ئەو جا بە ڕەحمەتی خوای گەورە لێی دەربچیتن بە هەر حاڵ الأتقى ئەوەی کەوا زۆر متقیە و بە هیچ شێوەیەک ناستە ناو جەهەنەم ئەو کەسەش چێ کە الأتقى الذي يؤتي ماله يتزكى ئەوەی کەوا ماڵەکەی خۆی دەبەخشی خۆی پێپاک دەکاتەوە لە گوناه و تاوان و خۆی پێدەڕازێنتەوە بە پلە و پایە و مەقاماتی تەقوا وما لأحد عنده من نعمة تجزى وكاتش كوا مالكي خوي دبخشي لبر ئەوەی نییە کەوا پاداشتی کەسانێک بداتەوە کە ئەوان چاکەیان لەگەڵ کردیە بەڵکو لە بەخشینەکەی هیچ مەبەستێکی نیە إلا ابتغاء وجه ربه الأعلى تەنها مەبەستی ئەوەی کەوە ڕەزامەندی پەروەردیگاری هەرە بەرزی بەدەست بینیت کە هەر الله سبحانه وتعالى الأعلى سبحانه وتعالى کەواتە مەبەستی ڕەزامەندی خوای گەورەیە مەبەستی شادبوونەوەی بە دیداری وەجهی پەروەردیگاری ولسوف يرضى جا خوای گەورە سبحانه وتعالى دەفەرمی ولسوف بە لامی تەوکید کە لە بۆ تەئکید بە تەئکید خوای گەورە سبحانه وتعالى ئەو کەسە کە بەو شێوە دەبەخشی لە پێناو ڕەزامەندی ئەو خوای گەورە لێی ڕازی دەبیتن کەوە وەکو زۆربەی مفەسرین دەفەرمن ئەو ئاەتە سەبەب نزولەکەی ئەوەیە کە زیاتر یەکەم کەس کە مەقسوودە بەو ئاەتە ئەبوو بەکرە خوای لێ ڕازی بیتن ئەو جا هەر کەسێکیش کەوا کار و پیشەی وەکو ئەبوو بەکر بیتن خوای لێ ڕازی بی لە پێناوی خوای گەورە بەخشی و هیچ مەبەستێکی نەبی ئەوە خوای گەورە سبحانه وتعالى لێ ڕازی دەبی و دەیگەینیتە ئەو مەبەستە بەرزەی کە ئەو مەبەستیتی کەوا ڕەزامەندی خوای گەورە لێ ڕازی دەبی لە خوای گەورە داواکەن لەو کەسانە بین کە ئەو صفاتانەمان لێ بێتە جێ تا وەکو ڕەزامەندی خوای گەورە بەدەست بینین سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين